زانتي بۆ خۆیان من کەی تێبینم فەقیرە نان نێبی خوازان چی قەسمە قوتی بەم تۆ باتی چیەکەی بەخوا بەخوا من داقی فەقیر لە دڵی منایە ئەزانتی حەزەکەمین کەم یەک ڕێکراودانم خاست بۆ فەقیر وەژار فەقیر نییەڵم لەسەر عەرز ئەگە تۆ ڕێکراودانێ بەخوا من نیازم هەیە یەک ڕێکراودانم بە ناوی ڕێکراوی نهێشتنی فەقیری و هەژاری. سلام عليكم. بەسەلام ئەدە کاکە تۆ بۆ تەخیر وی برا تۆ دەزانی من چەند خەفەتم خوارد. ئەوە سرکەکەی خۆشنی بیگۆڕە ئەوەی تریان ئەوی تیان تێم گەێنزان خەفەتی لە چی خوارد کۆرە کاکە چۆن خەفەت ناخۆم ئێستا لە ماڵی مامۆستا نیعمەت بووم داماوەزی خراپ باسی ئەو مامەسانی ئەمەتە بکە منی تە قەڵەم ێژنۆمە شکێ اینجا کاکە ژەم بۆتان باسکەم دینار نییە لە ماڵگانە داماوە هەی بوو نەی بوو لەو عەمەلاتە سەرفی کردووە عەمەلاتی فەتح سەدریان بۆ کردو باشە دەوەیتە من ئەم ئێوارە میزاتم تێ بیستم بۆ ناو وەڵڵاهی ئەوی فەتحی سەد دیش بکرێ بەخوا یەک دیناری پێ نامێنە داماوە بەخوا کاکە ئەبێ زانی چی ئەبێ ئەمە حەلکەینەمە وابوو ئەبێ حەلکیە ئەگە حەل نەکرێ منە تەحمل ناکەم فەقیری لە گۆڕەکە هەبێت و حەلی نەکەین ئەمە چارەسەرە بۆم بیستێتیە بیا دۆزینەوە کاکە هەمووی حەڵە بێ حەل نییە حەل نەبێ هەبێ هەر حەلیکی جا من یەک طبیعەتم هەیە شتێکی ئاب بیستم فەقیر هەبێت و نانم بۆ ناخۆ بەخوا زارم هەجمسیش بۆ ناخۆ ناخۆی دەبەس خەفەت لە بەخۆت چۆغەفە ناخۆم ئەو نەداماون پارەی نان و ئاوێکیان لێ بیکڕن و بیخۆن تۆ گرینەکسێکم بەرەیە ئەڵێم تۆ بۆ باز نەکردە ماڵی کاگەل ئەحمەد بۆچی نان نییە بیخۆن ژنەکە ئەوە مۆزەفێکی داماوە مەعاچەکەی وەرەگری هەموویاتەوە بە قەرز بەخوا سەلاجەکەیان فرۆشتوو بۆ عەمەلیاتەکەی بەشتخوا نانیشم بۆ ناخورێ دوای تۆ دراوسێکە و ئاوا برسی بێت میزاجی خوارد نامێنێت ناخورێم هەر نامێنێ هەر ناخورێت ناتوانێت پیا چی بکات ناخورێت پەرچێڕانم بەرەیە ئەمە ساقە بەس خۆشنەکە خۆ من هەر ئاوا دانانیشم بەو شێوەیە بیری لە یەکەمەوە ئەبێ عیلاجێکی ئەو ماڵە فەقیرە هەر بکەم ئاتۆ شێ مەحشین بەریە ژنەکەم ناخواردنی نەما آخر وەڵڵاهی نازانم میزاجی ناخواردن چۆن ئەمێنە بەس پێ بکەم وەڵڵاهی نان ناخوێت بەخوای زەهری مانەی خۆم ئەحمەو ئەڵم دەبەس بووە لە خۆ دەکەی بۆ نەخەفە دەخۆی هیچی بۆ ناخورێ بە ناشکوری نەبێ چیم بۆ بخورێ من پێ ناگە ئەو ژنانە ئەخمە دراوسەکەم برسی من نانم بۆ بخورێ نازانم چی بکەم بەخوا ناخۆشە دراوسی و برسی بی ژنەکە من وازی لێ ناهێن بەو شێوەیە ئەبێ مۆقیفمان هەبێ ئەبێ ئاگامان لێ بێت بەڵام بەتەنیا بە من ناکرێت ژنەکە چی بکەین حل خەیار کوردی ها کوردیە خۆمانە حەلم لایە یەک دقە ئەیدی ها بۆ سپڵم مەکە ئەلۆ کاکە ئەحمەد ئەلۆ بروسکە چۆنی تۆ چۆنی کاکە ئەحمەد گیان ئەوە چی خرمەڵی بۆ بڕینە شکاوە تۆ کاکە ئەحمەد گیان بۆ بڕینی تۆ خێرە خۆم بە قورعانی چونگە ناخورێتەوە ئەوی دڵی تۆمە بۆ من زانیمە ناخواردن چێ بۆتی من هیچم بۆ قوڵێت پێ ناگەم من هەت فەوتاوم بە قورعان کاکە ئەحمەد خوا ئەگەی نەنانم بۆ قورێت نەی سراحەتم لێ حەز زۆر بێتاقەتم بە چاوی تۆ بۆ من ژیانم ماوە بۆ من ئاگام لە خۆمە لەوە تێزانم بۆ مامۆسای ئاوای داهاتوە یەک دەقەت ئەوم بۆ پاکە بۆ من زانیمە ژیان زانیمە ئاو چییە بەس کاکە ئەحمەد ئێستا چی بکەین حل جۆ بگرم ئێستا تەلەفۆنم بۆکەی لەگەڵ تۆم نێژ نەکە ئێستا تەلەفۆنم بۆکەی بۆ ڕێبوار زۆر باشە کاکە ئەحمەد خۆم تەلەفۆنی بۆکەم ئەبێ دانیشین بەیەکەوە ئێوە ڕەفیقە عەبقەرەکانی منن ئەبێ بەیەکەوە بیرکەینەوە حەلێک بۆ مامۆستا دابنین گوناحە ئەوم کاکە ئەحمەد لەکوێ بەیان یەکتر ببینین مەطعمەکەی سەر ڕێگای سیتەک هەیە
سبێنێ داوەتی خۆش من باشە ێ باشە زۆر باشە کاگە حمۆڵم پرسیارێ هەڵم تۆ بڵێ حمسێکی زۆر خۆش بێ گورە بابە وەڵڵا حەمس و تەپولەی هەیە لە دنیای نییە دەرەجەیە باشە کاگە حمۆژیان ئیشەڵە بەیان دیەکتر دەبینی ئینشاءڵڵا بەخوا من ژیانم نەما ئەوش بۆ ناخورێ باشە باە بینم باشە یەخوا عافی دەما مامۆستا نیحمەتا بینم کە ئاوە وەزعەکەیەتی ئاوە لەشی بەجیانێ و نووساوە نان و ئاوم بۆ ناخورێ لە خەفەتە خەریکە و دڵەمەوە تێ کە گوناحە ئێمە بێ یارمەتی فەقیر و هەژار بین چۆنە بێ دراوسی ئاگەی لە دراوسێ نەبێ هەل لەبەر ئەوەیە ئازیزان کە ئێوەم کۆ کردوتەوە ئاوەندانێکی خۆش بخۆین چکە بەڕاستی بێ هەمومان هەوڵ بێن لە پێناو ئەوەی ئەو ماڵە برسی نەبن هەژار نەمێنێت جا ڕاپۆرتێکی پزیشکی هەیە ئەڵێ بەسکی برسێتی ناتوانانی بیر لە چارەسەری کێشەی فەقیر و هەژار بکەیتەوە بۆیە ئێوەم بان کردو بۆی بخۆن و بیریشکەنەوە دەبخۆن مادام وایە بڕوخێ برسێتیە بڕوخێ برسێتی بڕوخێ برسێتی فەقیر جەماعەت خواردنەکە بەلەزەت ها زۆریش زۆر هەموو تێر بووین تیارە وەڵڵا خوانەی بڕێ مەڕ بووین ئاها ئەی بیرتان کردەوە هیچ هاو بە خیاڵتانە بۆ ماڵە فەقیرە لە کاکە بیرکردنەوەی بۆ خواردنە خۆشە هیچی لە خەیاڵە هێشتی ئەی ئەو ماڵە فەقیرە ئایی وەڵڵی خواردنەکە ئەمەە خۆش بوو هەر هەموویمان بیرچۆتەوە بەڵام یەک شتێ با من پێتان بڵێم ئەمە ئەبێ کۆبوونەوەیکی تری بۆ بکرێ خاص بەڵام چی بێ ماسی بێ خوا من حەزم لە ماسی نییە ناوەڵ واز لە ماسی بێنە بڵێ چی جەماعەت سەر و بێ نێنێ من حەزم لە سەر و پێ نییە ئێستا حەل چی بخۆین هنا ئەڵێم دنیا سادە بۆ نێکێن بە قاز ها جەماعەت بەس قازەکەتە عیدی منە دراوسێ ئەسیل خۆتی بەڕخسەبان تەلەفۆن تەلەفۆنە ئەلۆ ئەلو ئەو کاتت باش برام ئەم کاتەوە باشتر چاوم ئەوە خێرە بۆ دەگریەوە چی بووە مامۆستانی ئەمەد مامەسەن ئەمە چیەتی مامۆزانی ئەمەد ئەمری خوای کرد خۆ بەجدیدە کەس نەیتوانی بەهانایەوە بێ برام باشە کاکە باشە دەستی خۆش بە دەستی خۆش بە چی بووە؟ بەڕاستی کارە ساتە ئەیدە چی بووە؟ مامەسەن ئەمەد ئەمری خۆی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون وەڵڵاهی پێم ناخۆش بوو یاخوا خوا عافویکە بەس مادەم ماڵێکی فەقیر و داماون ئەو بڕیارم ما من جۆرەکەیەکی بۆکەم بەخێر ئەمەش مەکە بە مەطعەمەکە جۆرەکەکە عیدی من نابێ ئازانی چی ئەو خێرا بێ بۆ ئێمە بێوا پێێتەوە نا ئەو خێرە ئێمەی کرد بەڵێم بەیانە چی بۆ سلێمانی بۆ ئیشی تاپۆکە؟ ئارە وەڵام مقدر نەبێ بەیانی ڕۆم ئەو گیرەی من خواردومە بە دەزەمۆرەخەی تاپۆ یەخوا کەس نەیخوا جا بۆ نەکبەتی مەحامێکەشم بۆی ناکرێ بچێ هەڵێ بێ خۆ بچی ئەڵێم بەسیاری خۆتەچی یانیش تەکسی نەوەڵڵا بە تەکسیە ڕۆم چۆنە ڕۆم بەسەرەوە حادیسە گەورەی بەسەرما قەوماجاری کە سواری سیاری خۆمە بم بەرەوەڵا ئەزانم ئەی لە چۆ مێنیتەوە ئەو دوو ڕۆژە؟ هەر لە وتێلەکەی جاران ناچوم بۆوێ ئێسەرژە چم بۆوێ ئەزانی بۆ چم بۆوێ وتێلێکی 5 ئەستێرە تاڵی خۆش خەوی خۆش ساونای خۆش مەسپەحی هەیە جانانی بەیانی هەر حەزەکەی نان بخۆی لێوێ ماشەڵڵا و لێبێت چەند خۆتە خۆشە کام شوێنێ ڕاقی نەبێ بۆی ناچی ئەی بۆ ناچی بۆ ماڵی خوشکەکە و ئامان باسی ئەوێ نەکەی جارە من یەک مناڵیان هەیە ئەمەngە پرسیارەکە ئیزعاج مەکە ئەو مێردەکەشی لەو لاوە بۆستێ چۆن ئەچم بۆی من تا ئەو تێ لە خۆشەوەستا بێ ئەچم بۆ ماڵی خوشکەکەم دەباشە لە بیرە نەچێ پارچێ ئاڵچۆنم بۆ بکرێ ڕێک وەگەوەی خوشکەکە یا الله خێرە و بۆ پیاو ناوێرە 10 کیلۆمەتر بڕۆ یەکسەر داوای ئاڵتونی لیەکەن اینجا بۆ لەوەی خوشکەکەم حەزم لەوەی ئەوە بۆ مێردەکەی ئەو لە تۆ دەوڵەمەندرا حەزم لێ
ئەی تاابعانە و دەوڵەمەنگتە کچێژ نەکە عیبە بەسەر چاو کە چوون بۆ ویشەکانم تاواگر یەک پارچە ئاڵدونی جوانێ بۆ کڕم. زۆر باشە کەواتە ئێستا منە چم جلەکانە بۆ پێچمەوە دەبڕ بەدانێم دەبڕە چی و چیە تراکس و دەکەم بۆ دانێ و بیجامم بۆ دانێ و خاولیکشم بۆ دانێ. ئەلیفکە نایە؟ نەوەڵا واز لە لفکە بێنە چکە ئەمەگە زبرە هەموو شتمە ڕوشێنە زانیی لەوێ هەموو شتێکی لێە بە ئەسفنجە بێ خۆپشۆی جاری یەک تەوالێتیان هەیە هەر حەزەکەی لی دانیشی ئەمەگە مۆسیقای خۆشە بۆ لێن هەر بیتە جەبچیتەوە دەرێ. با من بڕۆم شتەکانە بۆ ئامادەکەم. كاك حيدر كاك حيدر ولا انا سوري منها احواله باشی کاکە بقبري باكم نام ناسي توا نەوەڵا تۆ چی؟ كنا فاخر رفيقي تلباتي فاخیر فاخە بڵێ والباني بقول شيء اي قشي بخوا اولا مخوشوي اولا بينا كردي واللهی دڵ ئاوێنەی دڵە منی شۆم خۆشەوێ. وتو تشيكي اللي انا واللهی وەی ڕاستی بێ لەم فندقە دابەزی و هاتووم بۆ ئێرە تۆزێ ئیشی تاپ و ئەوانم هەیە. تو جنوب مني حيدر فاخر مالي الليره بيه ماشي دفندق نا بەساقە بم خۆ لەخوا بەزیاد بێ ماڵ زۆر و ماڵی ئاو بێ بەڵام خۆم لێرە مرتاحم بە ئیسراحە دەخەوم. مستحيله هذا ساعتي ڕەتیەکەی تۆی بۆ ماڵی خۆم ماڵی من ماڵی تۆیە حەیدەر وا لێ تێک نەیە بەساقم بەڵام لێرە مرتاحە بۆ خۆم بە ئیسراحە دەخەوم. مرتاحم نییە ماڵی من لە پێناو تۆیە لە خزمەت هەیە ئێساچی باتڵیەکەیتەوە باتڵ یعنی باتڵ زين شو أنا كاكا جا. مەکە دەبر ئەوە چییە؟ تۆ حەزەکەی بڕۆ جانتاکە و بێنە هاوە تا جوابێ و تەلەفۆنەیەمەوە باش دەبڕۆ ئاخلە باوکەشان شوێنی؟ سەر چاو باوکە وەڵی باوکە وتم بەشکم بێ بە شوێنمە ئێڕۆ تو هەمووی نیو سەعات نابێت چی بۆ مەعمەل وەڵی باوکەوەی ڕاستی بێ دەریان کردم دەی بە ناموسم بەزمێکە ناوەتەوە وەڵی باوکە بەسم نەناوەتەوە بەڵام هەر هیچ نیە هەر مەشینێکم سوتانوە ێ وەڵا قەدریان لێ کردی مەکینەیەکە سووتان و دەریان کردویت کوڕی من تەکسیەک بگرە وەرەوە من تا ئیشی تاپۆم هەیە نەختێک وەرە باوکە بەخوا یەک دینارم پێ نییە بێن بۆلەوە ئەمە یەک دووش تۆ بیستی عەرزە نییە تاپۆی چی؟ وەرە کوڕم هی خۆم نا برادەرێکمە هاتووە دەمێکە نەمبینی و لەگەڵ یاچم بۆ تاپۆ بەخوا باوکە هەرە بێ بە شوێنمە دەی وەڵا ئەگەر هاتم هەڵبەتە پیاو نیم ئای دەستە خۆش بێ ئەنجا یەکسەر با بڕۆین بۆ تاپۆ ئەچین بەڵام لەسەر ڕێگەکەمان نەفەرێک هەڵەگەرم و یەکسەر ڕۆین بۆ ئەمە ئیشی نەفەراتی بێکەی نەوەڵا کوڕەکەمە لەسەر ڕێگەکەم هەڵیەگریم و تاو بەساقە بم من زۆرم درەنگە بێ بگەمە تاپۆ باشە دە تۆ سەرکەوە ماڵێ بە قوڕ نەگیرێت دە سەرکەوە 170 ڕۆمێستا باشە ئەم کوڕی توی شوکاری چیەوە بەم بەیانە تەلەفۆن بۆ تۆ کاڵە وەرە بە دوامە وەرە و کوڕێ منیش ئیشکەرە بە خواری شێرە لە معمەل مەشینەیەکی لەژێر دەسا سوتاوە ساحبی معمەلەکە چۆ لی تووڕە بۆ چۆ بەگەژیا کوڕێ منیش قوبوڵی ناکە باشە کوڕەکەی تۆ عەقڵی تەواوە ئەمە مناڵە پشکۆلەکە نەبوو خلەک وەرە خلەتی بەخوا ئەمەنە عاقڵ و وریایە ئەمانە حرمەتی خەڵکی لە ئێمە هەرچی پرسوڕەکانمان هەیە بەوێکن هەموو تاف خوا لێر نەسەنگە بەس تۆ زیپی بیانە بە ساقە و بم درەنگە بۆ بن چاوەکەم تۆ لێرە بەلای باوکت تایەمەوە چمە ژوورە تۆ زیچکێمەوە باشە
ئەوە چیتە کوڕمە و لە قەفرتێ بۆ لەگەڵانە چ ژوورەوە ئێنە یاشتی مێرە ژوورەوە ئێڕۆڵەوە لەوەیەکە شەڕی پێفرۆشت وڵی باوکە خۆڕاستێکی بۆ قورعانەکە قژی ڕاکێشن حد و چایەتە دەرەوە تا قژی کوا ڕۆڵە نیەتی بابا ئەم لاولاکی پێوێتی ئەم تۆ ڕاوەستە خلە لەسەر دڵما بۆ بگرێت تێم بگەن لەو مەعمەلە بۆ دەریان کردی ڕۆڵە هەفتەیەک 5 ڕۆژ دەوام هەیە 6 تەکلیفە بۆ کەم وەرەگرنەوە معدل دەرەکرێ ئێ بۆ وڵی باوکە خۆی چ نەکردووە مەشینێ بوستان وتە مەشینی ڕشتاشین نەوەڵە دەحیسانێ بوو لەسەر دەحیسانە دەریان کردووی ئەی وڵا باوکە ئەخت خوا دەحیسانی چی عمر کوردی جوە بگرە ئەم شەو میوانمان هەیە حرەکات و سەکەنات و شتی قۆڕم بۆ نەکەی باشە با تەلەفۆنێکیش بۆ دایکێ بکەم بڵێم خواردنمان بۆ حازر کە میوانمان هەیە ئەلەو خەجێ هەر ئێستا دەست بەجێ هەرێ شعری چیش نەکە من ئەڵەم یعنی بەپەلە مەقسەدم ئەوەیە خواردن حازر کە ئەنواع تەعام میوانێکی زۆ تایبەتم هەیە با بە دوکانی تێروشتی چیە و خلێفی کە لیا دەعامر نەمێن تۆزی بێدەنگ بە باشە لەگەڵ مایە دوایی تێدەگەێنم دەرکراوە شکرم جارش دەبڕ دەی خوا حافیزی بێ ڕێکاکی گیان ئەوەی من تەواو نەبوو بە ساقە بووم بە قوربان بەسەر چاو بۆ تەواوکە ئەی نابێت سێریکەم بزانم ئەو ڕاکان تەواوە تەواو نییە هەر بەڕامە هەڕەمەچی ناکرێ برێ باوکم قوربانەوە جەنابی مدیر لەوێ نەبوو وەڵڵاهی کاکە لە کۆبوونەوەیە بیخەرە سبەی وەرە ئیشەڵا بۆ تەواوکە باشە کاکە دەستخۆش قوڕی دنیا بەسرم مدیر لە کۆبوونەوەیە من بۆ یەک شەو هاتووم بۆ ئێرە و ئیزنم وەرگتووە بێ بگەڕێمەوە بە قوربان ئەی قوربان جان وەڵڵاهی دەسەڵات نییەترەوە مدیرە و کۆبوونەوەیە و دائیرێ و ئیشەڵا بەیانی وەرەوە لە خزمەتام باشە قوربان باشە ئەگەر بەیانی هاتوو مدیر لە کۆبوونەوە بوو من چی بکەم وەڵڵاهی بەڵێم چی شکری خوا بکە خوای جان بۆ خاتری ناوە جوانەکانێ بەیانی مدیر کۆبوونەوەی نەبێت و عوتڵەژ نەبێت لە وڵاتە من خوا حافیز بەخێر هاتی کا حەیدەرجان با بڕێن ئەمە چییە مردووە؟ برنە وەڵاوە قەت نامرێ بەخوا هەمانە خاتە قەبرەوە خلا هیچ بۆ کوڕم دامەزە ئەڕۆین دامەزە کاک فاخر گیان بە ساقە بێن ئەچمەوە بۆ ئوتێلەکە لەچم لەوێ ئیسراحەت بە قەبری باوکم ناڕێ بەخوانیان بە خلا سەریخە هێز نییە بڕوە هێز کوڕم بۆ ئیخیتەوێ حەزم لێ بەشوم عیبەر وەڵا عیب کوڕ ئەدەبەت یاوێ ئەمە وەسع منیتیان کاکە دەسەرکەوە ماڵە بە کوڕ دەوازم لێ بێنە بەخوای خۆش هێواش خلە سەرکەوە یاخوا بەخێر بێ دەی کوڕم بۆ بکەرەوە یاخوا بەخێر بێ کاک حەیدەر فەرموو مامە حەیدەرم کوڕە دەوازی لێ بێنە کوڕم فەرموو کاک حەیدەرجان فەرموو هەرێ تۆ بۆ خاتری خوا منە لەو ئوتێ لە خۆشە و هێناوەتی ئێرە کاکە جا من لێرە ناژیم کوڕە کاکە حەیدەرجان با بچینە ژوورە و بزانە چ ماڵێکم هەیە ئەمە نەخۆشە بەخوا بشە و هەر ئیسراحە دەکەیت فەرموو بەخوا ئەمە نەخۆشە ماڵەکەمان تێگەی سە ئوتێلی پێنجە سێری ئێنێت ئەمە چی بوو بۆ خاتی خوا مریشتگیێت ئەوە ئەفڕێت فەرموو دارێت چی دیوە بەخوا من زیڕاکەم نا فەرموو ئاریا سۆفیا وەرن چیتە وەرن بچی چی گۆشتمان هەیە گۆشت وەرە بچین بیخۆین ئەرە ڕۆڵە بۆ ناچی ئالەوێ دانیشی کوڕی باوکم تۆزی ئەتەچێتتان هەبێت چۆزێ جوان دانیشە دەبڕای بۆ بەم لە نووساوی مام حەیدەر ئێمە ڕێز لە میوانەگرین خوا نەکا میوانە بێتە ئەم ماڵە ئێتر ئاوا لە خزمەتی ئاوا دانیشی باشە کاکەی و دەتۆزێ بە ئەتەچێت دانیشن بۆ ئاوا دانیشون بە منەوە نووساون هەر مردم لە برسادا سەپاری نان و ماستم بۆ بێنە کاکە حەیدەر نان و ماست بۆ تۆ زانیت چ نانێک لە ماڵەیە دروست کراوە برنجی کوردی برنجی درێژ مریشک ئەنواع تەعام بەخێر بێی ئەمە چییە؟
چی وەش نەکەمە ئەڵێ بەخێر بی بەخێرات لە ئێوە ئاوایە سەلامە و بیدادت جان ببوورە تەخیری ژاتم یاخوا بەخێر بێ فاخی جان ئەو دەسانە و ماجەکەم بم بەرەو بۆ ئوتێلەکە خەریکە شێ دەبم کۆرە ئەوتێلێتی حیدە تۆ قسە بە من ئەڵێ لە ماڵی من نایت بێ قەزا بێگە تەنگاوی دەهسە بیگەێنە نانەبا بە تەنگاوی کورە خەریکە ئەمرم لە برساتە کاکە جەفریا بکەوە بەسە چاوتە نان حازرەکە خەجێ تۆجێ خێراکە نانەکە بێنە باشە ڕازەکە لە خێرا پاروێنانم بنێ بابی کەم بە زەهری مارم و بڕۆ بڕۆم چییە و تۆ بەجددیتە جاری یەک گڵۆپی بەنزینم هەڵبووە لێرە شەو بۆ سەر جادەی ڕئیسی سێدانە سەعاتە بێ قەزابی ئەوە هەر لێرە خەجێ دەڕاکە نان حازرکە باشە هانی شەڵانانەکە حازرە دەواچین دەستمان بشوین ئاوا. لەبەر خاتیشم بەخوا هینە مامی جای دەست نەشوینێمە وازی بنە کوڕم وازی بنە الله خوا دەی تۆزی خیرەت زەختێ خلە دەبڕە تۆ نەگیرێ بۆ خاتی ئەوە چییە نازەم هەست دەکەم زۆر نامورتاحی ئەمڕۆ یەکەمینیا زۆرم بەرسیە دووهەمینیشان ئاقلی و کردووە کەژنەوە بوو ئەمە نەهێناوە وەڵا بۆم هێناوە نەبابە وەڵا نزیکی نیو دەرزەن بەس مەناڵی هەیە ماشەڵڵا ئەی ژنەکەی نابینم وەڵاهی بینی خۆمان بێت حیدەر تۆراوە والله باوکم ناحەقی نییە ئەمە ئەتوار و ئەخلاقی وەڵا منیش بم بە دیاریەوە دانانیشم بەس مناڵەکان نابینم ئەوە کە میوانمانێت مناڵ ئاوا بێت دەنگە موعدە بڕێک و پێک کەس نوتق ناکرێت کێ پێم خۆشە زۆرم دانیشە کوڕم ڕۆڵە دانیشە بە قوربان دانیشە یە ئەڵڵە پێخەمە دەلاچن کوڕم لات کورە میوانمان هەیە کچم بووە ماشەڵڵا کە بە ئەدەبە دەفەرمو فرمو ئەو حیدەر کووە حیدەر چیە باوکم کورە میوانەکەمان ناڕەسەن دەبڕ بیەنە فەرمو کا حیدەر کاکە خەجاڵەتم جا مامە حیدەر چ خواردنێکمان بۆ دروست کردووی قەل قاز مراوی کەڵەشێر کەڵەباب ئەنواع بە دڵی خۆت دەفەرمو خوانی بڕێ وەڵا پێویستی بۆ حەزێتە بابە تۆ میوانی وەڵام منم یاخوا دەستان خۆش بێ بووم بە عەزێت بۆ جەنابە وا پێم ناخۆشەوە قسانە بکە ئێمە لە خزمەتتین دەفەرمو فەرمو ئەرێ فاخە قەلەکە نێر بوو یا مێ وەڵاهی وابزانم مێر بوو نێر بوو مێبوو نێر بوو دەفەرمو خەجە کوێ بۆشت مناڵەکان حەمویان خۆن ئەم هەی تۆ ئاشدای منی سووتانەوە دەبڕۆ لا تو دەی حیا و شەرەفیشم چوو یاخوا بەخێر بن سەر چاو ئەی کوا قاپ خۆ تۆ میوانی دەڕاکێش دەسە دەدەی دەباش کەوچێکیش بەرێ هەمە قوربان دەی تێکە دەدەی باشە فاخی ئەوەم کەوچکانەتان بۆ جوانی داناوە لەسەر سفرەکەم بەدەست لەزەتێکی هەیە ئێڕۆڵە با تۆزێک گۆشتان بێڵێتەوە بۆ هەموویتان خوارد مناڵ چی لەکەی تۆزی ئەتەکیەتان هەبێ بە کەوچەکەی باشە ئیشلەکەی چۆن نەخۆر ئەوە بۆ چییە حیدەر بۆ لە خۆ گۆڕاوی کاک حیدەر جیانە هاتووە من جەگەم خۆی سولەکەم کی بەسەڵە ناشیرینێ پێی خوایە فاخە گیان ئەو دەسانە و ماجەکەم من بەرەو بۆ ئوتێلەکە یاخوا بەخێر بێ کاک حیدەر ئەرێ کاکە بۆ خاتی خوا ئەمڕۆ 2000 جار بە من و بەخێر بێ ڕەبی بەخێر نێم و بەم لیچکاوم بێم باشە ڕاستەکە باوکە هەزار جا پێوت بە قورعان و پێوەی سەعات مام حیدەر یەخوا بەخێر بێ یاخوا تۆش سەلامت نەبی باشە دەبی بڕنەوەیتە ئەمە چییە ئێمە قاپێ سینیە شتێکتان نیوە بە لایلۆنەی گێڕن ئەمە چییە ورە دەلەخۆ هەڵمەگەڕەوەکو ئێمە سادە بە ئەوە شیرینی بەراتە هی پار بوتم بۆ ڕق بێ فڕین بە میوانەکە ئیخوا بۆ خۆی هی پارە تۆزە ڕقە نەختێ زیابی جووتەوە و تۆ بێنە مام حیدەر ئەمە ئاوان ناخوری ئەها سەریکە ئەهان دەرمە بێ دەوانە سەر لە پیاوەکەت وانە ها سەریکە کاکە حیدەر جان هەر بە شوێنەی ئەها ئیتر دت بۆ ناخوری ها هەمنی خۆم هەر ئاوا بە شوێنەی
يعني وشيا والله ما شاء الله تان لي والله قلن قوتيين خلي جان يكشن في بلن بقسي مامي خودكي شو ماما حيدر يا عمرك كبروا بالساقم وجانتايم لسيارك ابو بين بس سر شباك جمشم مرة راكد بس بس جانتا هيك كوبي جانتاك لا بس سر شو بس كبروا دب اي شو راي عمري خاتي النمينة. قران شاف والله يجاك يهبوا لبات يا عم زور باشتر بو باشا أخذ خوا حيدا بيمنا خوش وابلي لسر حوكته أوان بوا ان شاء الله اول شهر دبوا وازو بينتو ضيمي وتواليتك تعلي شويه نايبينم والله كاكا حيدا توالدك إخوة من جيراوة چونکە خلە بچێتە ژوورەوە ئەکیید بۆ بەیانە بێ کلێکاری بۆ بێنم بە پاچ و خاکەناتی کەوتکوای گیرێ بەڵام بەسیتە ئەو مزگەوتەکەی بچوو بۆ مزگەوت والله مزگەوتیش بێ هەرچم نزیکە لێرەوە وڵی تقریبا 25 دقەیەگە بێت 25 دقا ئەخەتە تۆ سەیری کە ئەوە 20 دقە بەڕێکی ئەڕۆیت بێەوەی لابیت دوای بەدەستی ڕاستە لاکەیتەوە 10 دقەیەک ئەوە 8 دقەیەک ئەڕۆیت دوای بەدەستی چەپە تقریبا نزیکی 200 مترێک ئەڕۆیت دوای بە لێژایەکەی پێگە ئەڕۆیت 5 دقە ئەڕۆیت ئیترەوە مزگەوتەکەیە والله خۆ ناچاریشم بچم باوکەڕە بە تەنیاچی ئەخۆ قابی لە خەڵک بەرم لەگەڵ خۆم نە یەک دقەسمە و تاپڕە بێنم تاپڕ بۆ خۆ ناچم بۆ ڕاو ڕاوێتی مامە حەیدەر بێ بەڵای بیت تۆ نازانی ئەم منتیقی ئێمە چەند حیوانی خەتەری تایە وڵی چقەڵی تایە ئەڵێن ڕێوی تایە ئەڵێن بەرازی تایە وەرە وەڵی ئەڵێن پڵنگیشی تیا بەس خۆم بە چاوی خۆم نەبینی و ئەلحەقی دەمادەم وایە خۆمەگرم تا بەیانی دانیشم بەس ئامان حەیدەر دان بە خۆ تا بگری عیبارمان نەکەیت الله شاطعك ماما بە خێر نەیت و هەموو ڕەحەتە حکومەکە و پان کردەوە ئەوە چیەکە حەیدەر ئای بەخێر بێ ئەخوا وەڵاو ئاڵتونم کڕی بوو بۆ خێزانەکەم تم زامتیایە ماوە ئەوە چیە قسە یعنی خوا نەخواسە ئێمە دزین حەیدەر نەوەڵڵا مەخسەمونی ئێوە برای منن ئەوە بەتانی ئەسڵ بەخوا خوری ئەسڵێ لە ئوتێلە پێنجەستێرەکەی تۆ شاشتی وهانیە جا سبێنێ بە ئیسراحەتی خۆتە ئێمە تۆ زێ زوو هەڵەسین بەس توی هەڵایەکە سەعات 5 هەڵەسای بەیانی بۆ یەوەکەی هەڵەسن وەڵای ئێمە سەعات 3 بەرە بەیان هەڵەسین سێ بەیانی جاخۆوە 2 سعاتی کە بەیانیە خۆیت لای ئێمە وایە اي باوك هم ببر خاتم مام حيدر بو بينز 2 ساعات يبو طاسه قالوا بيبقى بحوت یاڵە بە کەیفی خۆت حوت حوت کورە کاکە لە بڕۆن با بخەوم بۆ خاتی خواشێتتان کردمێەوە دا باشە بە ساقم خەوێکی خۆشی سەڵا بەس تۆ ڕقم تەلەفۆنی منێ لایە چی؟ جا من ڕقمی تەلەفۆنی تۆم بۆ چیە بەم شەو ئاخر ئەزانی چۆنە شتێک هەیە بە مفاجعە نەبێلات بەجددی ئێمە مارێکمان هەیە لێرە؟ لێرە خۆ زۆر ئەستور نی هەر بەقدر چوار ئینجێکە بەڵام خۆ لە خۆ ڕای نایە بۆ ئێرە ئێمە ماڵیمان کردو مەمنۆ نیشین کە بێتە ئێرە ئەی بۆچیە بۆ ئێرە بەم شەوە؟ ئاخر ئەزانێت کە ئێرە مشکیتایە مشکە خۆ مشکیشتان هەیە؟ كل ما حيدر توازن مش كل معركة بينا بخوا قال مش مان هي اما قفي سميرتي كل دانش دومينا قال غلطة بەخوا سیسێکمان هەیە ئەمە ناوی بە قەدەر کەناریەک بەس ئەوەی یعنی زەرەری نییە چون زەرەری نیە فاقە گیان ئەها ئەو دەستانە و ماجەکە من بەرەو بۆ تێلەکە بێ قەزابی حەیدەر بۆ ئابڕوبەی بۆ نام و سمە بی ئێستا بەم شۆ بڕێتە دەرەوە خەڵکی ئاوایی چیم پێڵە ڕاکە بەتانێکی زیابێن لە پارێ بخەوە بابە نەیهێنی بۆ خاتی خوا ئەمە چیە لای من نەخەوێنی ئێبانە ترسی کۆرە مار و مشکەکە زۆر زۆر لەمە باشترە ئەوە دەیت لێمە ئەڕێن ئەخەوین تۆ بخەوە ئیسراحەتی خۆش لە بڕۆخوا فسامە بڕۆ دەیخوا انا من لم ينمو نەکاکە دە بڕۆ دەی شەوشات دە بڕۆخوا حافیستان بلو ئیفاخە چی و لێ کردم چۆن لە ئوتێلێ و کردم ئوتێلی پێنجەستێرە سەرژنەوە زانێ من لە ئوتێلی پێنجەستێرم نازانێ خەریکە زیڕاکەم خەریکە خۆم پیسەکەم ئەترسمەوە مارەش تووشی زەفەرێکم بکە هەر چۆنێک بێوێ خۆم ڕزگار بکەم
کە خەریکمە مرم بەشی یەک ساڵ ڕام کردووە تەلەفۆنێ بکە بۆ دکتۆر ئەحمەدی براو بڵێ بێ فەحسێکم بکە خەریکە مرم باشە قەینا کە تۆ پێم بڵێت چوو بۆ ماراسۆن یان چوو بۆ دایرە شەڵڵا هەر ماراسۆن بواە کورە فەخە بەزمی پێنامەوە سەگ ڕاوینام هەر مەپرسە فەخە کێیە تۆ چووی بۆ ڕاو یان چوو بۆ دایرەی تاپۆ دوێنێ چوون بۆیە بۆ ئەمڕۆ بگەڕامێتەوە بۆی ئیشەکەیان بۆ بکردماتەوە بەڵام نەچوون بۆیە ڕام کردەوە بۆ ماڵەوە وەڵڵای من هیچ لەم بابەتەی تۆ تێناگەم ئەی ئاڵتوونەکەی من بە ذاتی خوا ئاڵتوونەکەم بیرچووە باشە کورە هەر باش بوو سەرشێت کرام سەرشێت خۆش من بیر نەچووە بە ذاتی خواوە ئەوە تەلەفۆنەکە باشە ئالەو ئەلو حەیدەر باشی فەخە گیان تۆ لە چیای خوا تۆ عیب ناکەیت ها ئەوە حیا و ناموسی منە بە لەناو ئاوایەیە ئەرێ من بۆ حەیان بردووی کاکە گیان بە ساقی چاو بم ئەرێ تەنگاو بووم هیچێ بۆ نەکردم خەریک بوو سەگ بمخوا خەریک بوو مار بمخوا ئێتە بەپەلە ڕام کرد منیش ئەرێ بەڕاست فەخە گیان ئەو ئاڵتوونم لەوێ لێ بەجێماوە بە ساقە بم کورە ئەوە تا حەیدەر ئەوە تا بەدەستمەوە ئەمرن نەمێنە لە ترسە ئەمەشە بیر چوو بوو فەخە گیان بەشکم بە تەکسیە کا بۆ بنێری بە ساقە بم جا باشە بوو بە تەکسی بۆ خۆ نایی سەردانێکمان بکەیت و ئاڵتوونەکەش بەریتەوە نە بە ساقە بم فەقە گیان بە تەکسیە کا بۆم بنێری زۆر مەمنونە بم چاوە ماجەکەم وەرە حەیدەر تۆزە عاقڵ بە ئەو هەموو ئاڵتوونە چۆن بە تەکسیانێردێ کاکە واز لەوە بێنە قیروسیا خۆم و ماڵ و مناڵم یەن لە ماڵتان ئاڵتوونەکەشە بۆێنەوە یەک هەفتە لای تۆ بین نە بە ساقە بم فەخە گیان مەی هێنەرەوە زانین چی بکە بە ساقی چاو بم وەرەقەی تاپۆکەش لەوێ بڕۆ بۆ تاپۆ ئەو خانۆش بکە بە ناوی خۆ بە گەردن ئازایی ئاڵتوونەکەش بە هەدیە بۆ براژن بێ بەس نێن Thank you.